سڵای خی گەورەتان لێبێت بە ئەو دایک و باوکانەی کە مناڵێکیان هەیە و قاچی مناڵەکان قەوسیان کەوانەیە کەی پێویستە سەردانی پزیشک بکەن. یەکەم ئەگەر بێت و قەوسی قاچەکە لە یەک لایە بێت و لاکی تری قەوز نەبێت. دووهەم ئەگەر بێت و هەردوو لای قاچەکە قەوز بێت بەڵام قەوسەکانیان بە پێچاوانەی یەکتر بن. قاچێکان قەوسەکەی بۆ دەرەوە بێت قاچەکەی تیران قەوسەکەی بۆ ناوە بێت. سێهەم ئەگەر بێت و هەردوو لای قاچەکە هەمان شێوازی قەوسی بێ بەڵام وەکو یەک نەبێت قەوسەکانیان و جیاواز بن بە 5 بۆ 10 دەرەجە. چوارەم ئەگەر بێت و قەوزی قاچەکە لەگەڵ تەمەنی مناڵەکان نەگونجێت چونکە مناڵ لەو کاتی پێ ئەگرێت تاکو گەورە ئەبێت بە سێ جۆری جیاواز قەوسی قاچەکەی ئەگۆڕێت. پێنجەم ئەگەر بێت و قەوزبوونی قاچەکە نیشانی لەگەڵابێت بۆ نمونە مناڵەکە ئازاری هەبێت یان مناڵەکە قاچێکی کورتتر بێت بەشەلێت لەگەڵیا یان لە کاتی ڕۆشتنە ئەژنۆکەی فەلەت بکات. شەشەم ئەگەر بێت و قەوزبوونەکە ڕووبات لە دوای زەبری دەرەکی یان لە کاتی هەوکردن یان لە دوای گرەی ئێسک. دەربارەی هۆکارەکانی قەوزبوونی قاچ ئەکرێت ئاسایی بێت و بەشێک بێت لە گەشەی مناڵەکە وەکوتمان مناڵ تا گەورە بێت بە چەند جۆرە قەوسی قاچی ئەگۆڕێت و لاوانەشە هۆکارێکی هەبێت لە گرنگترین هۆکارەکان بریتیا لە ئێسکە نەرمە بە هەموو جۆرەکانیەوە یان نەخۆشی بڵاوند یان وەستانی گەشەی یەک لای ئەژنۆ بەهۆی زەبری دەرەکی یان گرەی ئێسک یان هەوکردن یان کۆمەڵە نەخۆشیەکانی ناتاوایی پەیکەرە ئێسک کە تێدا کۆمەڵێک نەخۆشیە مناڵەکە باڵای کوترە لە چاو مناڵی تر و قاچی کەوانەی ئەبێت. سمارت وەرچەرخانە.